سڵاتان لەبێ ئەم کاتتان باش دیارە من ئێستا لە بەردەم علوەی سلێمانیم. علوەی سلێمانی وەکو لەو ئاگاداریەدا دەبینرێت لە دوێنێ هەینیەوە کەسبکارانی علوەی سلێمانی ئاگاداریەکیان بڵاو کردوێتەوە داوایان لە سەرجەم بازرگانان و کەسبکاران کردووە کە یاخود ئاگاداریانیان کرد کە علوەکە لە ڕۆژی 5 سێوا تا ڕۆژی هەینیەوە داخراوە لەبەر نەبوونی ئەمنیەت بۆ بارهەڵگرەکان و داوایان کردو سەلامەتی گیانی بارهەڵگرەکانیان بپارێزرێت. لێرەدا ئێستا ئەو کاسبکارانەی کە لە نێو علوەدان ئاها لە بەردەم علوەکەیە دانیشتون کاسبیان لەدەست داوە. ئەمە ئەو ژمارێک لە کاسبکارانی علوەی سلێمانیە کە لێرەدا دانیشتون چاوەڕێی کردنەوەی دەرگای علوەی سلێمانی دەکەن. من بۆ گفتوگۆکردن و زانیاری زیاتر لەسەر کێشە و گرفتەکانی علوەی سلێمانی ئێستا کاسبکارێکم لەگەڵایە. سڵاو لێبێ ئەم کاتتان باش پێمان بڵێ علوەی سلێمانی بۆ داخراوە. ئەم کاتەوە باش بەخێر بن سەد چاوم علوەی سلێمانی داخراوە لەبەر چەند نەبوونێک لەسەر خەتی باشماغ علوەی سلێمانی بە بۆنەی چەند هاوڵاتیەک خۆ داخراوە لە پێنجشەمە و ئێوارە داخراوە هەتا ئێستا نیوەشی ناڕەزایە لەبەر خاتی دەقات داخراوە. ئێستا ئەوە من وەکو نوێنەری 80 سەوزە فۆژرا 80 دوکانەکانی ئێمەشان داخستووە لەبەر خاتی خۆیان. یعنی ئەم شارە لەبەر خاتی دەکەس داخراوە 2 ملیۆن نەفوس. تەلەفۆنشمان لەگەڵ پارێزگارە کردووە تەلەفۆنشمان لەگەڵ قایمقاما کردووە ئەڵێ لە هەوڵای ئایا بۆ لەبەر خاتی 10 نەفەر ئەبێ علوەیەکی لە داخی بەستە 2 ملیۆن نەفوسا ئەوەی لە ڕێکەوتنای بزانین چمان پێڵێن. باشە ئێوە بارەکانتانیان خۆت ئەو کەلوپەل و خۆراکانی کە لە ژوورەوەن تا چەند زیانیان بەرەکەی وەکو تۆ ئەڵەی لە ڕۆژی پێنجشەمەوە علوە داخراوە ئەو ئێستا بۆ 3 ڕۆژ لە پێنجشەمەوە داخراوە تا ئێستا هەرچی بەرپرسیم شارێکە زانە ئەلۆ داخراوە یەک هەفتە لەمە پێش ئەڵەن ئەلۆ داخرا یەک کەس نهاتۆ بم ناوە ئەوەتە هەرچی کاسبکارە لێرا کە بۆ چای خۆتان هەمووی بینن هەمووی تووشی زەرمەند بۆ لێرا بە تایبەتی سەوزەکەی ئێمەش. ئەم دەخستنی علوە چی هەڵاوسان و گرانیەک لە بازاڕە دروستەکەم شووە هەر پێنجشەمە کەوتە علوە لە ڕەسە کیلۆی 200 چوە سەری هیچ کەس بەرپرسیانێ لەوە بەرپرسیان لەوە کە عارەبانی لەسەر جادە دایانێ بە مەخالفی قایمقام بە 10 نەفەر و لەگەڵ پارێزگارە 20 سارێ بۆ نێ بە میێکزەمین و پۆلیس و ئاسایشەوە بەس علوە 4 ڕۆژ داخراوە نایە بۆ هەواڵەکی پرسێ بڵێ بۆچی داخراوە. ئەوە بەس فەقی زەرەقە لەم بینە داوای ئەوەکەن بێ علوەکە بکاتەوە کابرا هەر کەسە ناڕازاییە قاتعەکەی خۆی داخە. مساوەکو نوێنەری 80 سەوزە فرۆش لێرە کە ئەمە دوکانەکانی ئێمەیەکە لە هەمی داخراوە. خۆتە زانی سەوزە ئیمڕۆ نەکەی بە پارەبیانی بێ فڕی بێ سەوزەی کۆ لەکوێیە بەس کابرا میوە کێشەی نییە لە بەڕادە دایانێت و هەفتەیەکەی فرۆشت بەس سەوزەکەی ئێمە ئیمڕۆ خۆ لێ بابێ بگیر پارە. داواکارم لە بەرپرسانی ئەم شارێکی بەرپرسا بێ دەرگاکان بکاتەوە بۆ خەڵکە ئەوەشی کە ناڕازاییە تا ئیشەکەی سەرەکرێت و ئیشەکەی کارەبێ قاتعی خۆی نەکاتەوە. دەستا خۆشە بەخێرە. سپاس بۆ تۆ. دیارە من کەمە پێش ئێستا لەگەڵ نوێنەری کاسبکارانی علوەی سلێمانیدا قسم کرد کە لەگەڵ ئاماژێ بۆ کرد سەرۆر عەلی ئاماژێ بۆ کرد کە ئێستا لە کۆبوونەوەدان لەگەڵ قایمقامی سلێمانی و بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هاوکات ئاماژەیان بۆ کرد کە هەوڵەکان نزیک بوونەتەوە لە چارەسەر بە هیوا خۆی ئاماژێ بۆ کرد کە بە هیوان لە ڕۆژانی داهاتوودا کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت و علوە بەڕووی شۆفێران و کاسبکاراندا بکرێتەوە. دیارە کێشەی کاسبکارانی علوەی سلێمانی لەوە سەرچاوی گرتووەکە ئەم کاسبکارانەی لە علوەی سلێمانیدا کار دەکەن بەشێک لە شۆفێرەکانن ئەوانەی کە لە سنوورەکانەوە بەتایبەت سنووری ئێرانەوە دیان بارەکانیان لە مەرزەکانەوە یاخود لە خاڵە سنووریەکانەوە لەگەڵ شۆفێرانی دیکەدا تووشی کێشە و گرفت بوون. کێشە و گرفتەکانی ئەمان کێشە و گرفتەکانیان لەوە سەرچاوی گرتووەکە ئاماژە بۆ دەکەن کە بەشێک لە ئەم شۆفێرانە بەهۆی نەبوونی هێڵەوە یاخود گرفتی هێڵەکانیان گرفتی هێڵیان هەیە لەگەڵ شۆفێرانی دیکەدا هاوکات داوایان کردووەکە کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت و کێشەی ئەو دوو کاسبکارانش ئەو دوو هێڵشکە لە سنوورەکانان وای کردووە کە
تووشی ڕوبەڕووبوونەوە بن ئەم شۆفێرانە لەگەڵ یەکدیدا بە جۆرە جۆرەکان ویان لێ هاتووە کە وەکو خۆیان ئاماژیان پێ کردو دیارە جامی سیارەیان شکاوە شەڕ لە نێوان شۆفێران و کاسبکاراندا دروست بۆ لە سنوورە ئەمەوەی کردووە کە عەلوەی سلێمانی بڕیاری داخستنی لێ بدرێت تا کاتێکی نادیار تا ئەو کاتێک کە کێشەکانیان چارەسەر دەبێت.